لەبەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت لە تەوەری یەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستان باس لە هاکردن و پاراستنی زانیاریە تاکە کەسیەکانەکەین. دەمانەوێت بزانین کە نەوگەسانەی کە هاکەکەن و کێن ئەبن بەنێچی یا بنە قوربانی ئامانجیە و کەسانە چییە لە هەرێمی کوردستانم دیاردەیە چۆنە بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە میوانجاری مامۆستا کاروان مەستەفا پسپۆڕی تەکنۆلۆژیای زانیاری و مامۆستای سان کۆمان کردووە. مامۆستا کاروان بەیانی باش بەخێر هاتی. سپاس دەکەم. هاکردن چییە بەگشتی؟ وەکو پێناسەی وەکو چەمگەگەر بۆ هاکردن بکەین. هاکردن واتە بە زمانە نائکادمێکە هەڵکوتانە سەر سیستەمەکانی بەرامبەرێت مەبەستمان لێرە سیستەمی تەکنۆلۆژیە و جموجەڵکردن بەرامبەریان بەبێ ئاگای ئەو کەسەی کە خاوەنیانە لە شوێک لە شێوەکان ئەتوانم بڵێن بەجاندنی سنووری تەکنۆلۆژی سیستەمەکانی بەرامبەرتە بەبێ ئاگای و بەبێ ڕێگەپێدان لەلایەن کەسەکانی ئەو کەسانی کە خاوەنداریەتیانەکەن و ئەمەش بەم شێوازە بڵێن ئەکرێت هەنێ جار بۆ زیینی زانیاری بێت، ئەکرێت هەنێ جار تەنها بۆ متابعکردن بێت، ئەکرێت هەنێ جار ئەمە بۆ تێکدانی زانیاری بێت و زۆر جار ئەکرێت ئەمە تەنها بۆ کۆنترۆڵکردن، هەنێ جار ئەکرێت ئەمە باوا بڵێن تەنها بۆ حاڵەتێکی تەحەدی یاخود بە شوێک لە شوەکان جاری وهەیە بۆ فەنیەوەتە تەنها بۆ گاڵتە ئامێزکردن و کاری زۆر. کاتە بەگشتی ئامانجی هاکردن چییە؟ ئەو کەسانی کە هاکەکەن ئامانجیان چیە یانێ چیان دەستکەوێت؟ ئێمە ناتوانین بە شێوەیەکی تاڵ بڵێن ئەمە ئامانجی هاکردن لەلایەن ئەو کەسانی کە هەڵەسن بەم کردارە. لە ڕاستیە ئامانج لە هاکردن زۆر لایەنەگرێتەوە. زۆر جار هەیە توانم بەم شێوازە وەسفی کەم هیچ ئامانجێک لە پشتیوی هاکردنەکەەوە نییە، تەنها حاڵەتێک و شخصێک لە ڕووی دەرونیەوە پێک نایە لەگەڵ ژیانە و بەم شێوازە ئەتوانێت غەریزە ئاسایەکانی خۆی لە ڕووی تەکنۆلۆژیایەوە خاڵی بکاتەوە. ئەکرێت هاکردن جاری وا هەیە ئەم شخصە کێشەی دەرونی هەیە و بەڵام ئەم کێشە دەرونیە لە بواری تەکنۆلۆژیا ڕۆ ئەگرێت و وەروەها ڕۆ ئەچێت. جاری وا هەیە ئەمە نەخێر ئامانجێکی زۆر استراتیژی لە پشتوێ لەلایەن دەستگایەکی سیفڕ یاخود دەستگایەکی ئەمنیەوە ئەم هاکردنە بە شێوەیەکی سیستەماتیک ئەکرێت و هەنێ جار هاکردن ئەشێت تەنها بۆ گاڵتە ئامێزی بێت، تەنها بۆ فەنی بۆی گاڵتە بە بەرامبەرەکەت بکەیت لە ئاسێکی بەرزی ڕێکخراوەیە بێت یاخود لە ئاسێکی لە ئاسی تاکە کەسیا بێت. ئەکرێت هاکردن بۆ تاوانکردن بێت، تا ئامانج لەم هاکردن تاوانکردن بێت. ئەکرێت هاکردن پرۆتێستێک بێت، واتە چی تەنها چی بەرامبەر بە وڵاتێک زەختێک دروستێکی وەکو لۆبیێک تاواکوچی ئەو وڵاتە یاخود ئەو شخصە یاخود ئەو کۆمپانیا خۆی کەواتە هاکردن تاکە کەسیان دەستە جەمعیە. بێگومان ئەمە باوا بڵێن هەمیشە لە هاکردنە شتێک نییە بە ناوی تاکیا خود دەستە جەمعیەوە. ئەکرێت با بڵێن ئەگەر هاکردنەکە لە ئاسی دەولیا خود لە ئاسی گۆڤەرمنت واتە وڵات بێت ئەکرێت ئەمە بڵێن جەمعیە، با بڵێن ئەوانەی کە پێی هەڵەسێن ئێمە تەسەوفی جەمعیان کەواتە لە شخصێک زیاتر بەشداری بکات لەم هاوکێشە بۆی سیستەمەکانی بەرامبەریان بەزێنن. وەش کرێت ئەمە لە ئاسی تاکە کەسیا بێت، تەنها شخصێک هەستێ بە هاکردنێک کە لە ئاسێکی زۆر بەرزیا خو نزما بێت. ئەتوانی بڵێن هەنێ جار تاکە کەسیە ئەوەی کە پێی هەڵەسێت واتە بە تاکەسی پێی هەڵەسێت و هەنێ جار ئەتوانی بڵێن ئەمە جەمعیە و ئەوانەشی ئەبنە نێچی بە هەمان شێواز ئەم هاوکێشیان گرێتەوە. هەنێ جار تا کەسێکە بێتە نێچی ئەکرێتە ئاماجایە بە شێوەیەکی عەشوایی بێت یاخۆ بە شێوەیەک بێت ئاماژی پێکرا بێت و بکرێتە هەدەف تاوەکوەمە بکرێتە نێچی لە بۆ هاکردنی خراپ بێ لە ماوەی ڕابردوودا ئێمەڵی چەند بەرپرسێکی جیهانی هاکران کە پەردە هەڵماڵین بوو لەسەر چەندین دسی و گەندەڵی. ئێمە ناتوانین بڵێن بابم شواز بڵێن ئێمە ناتوانین بڵێن هەموو هەنگاوێک کە لە دنیای تەکنۆلۆژیا بۆ بەزاندنی سنوورەکانی بەرامبەر لە ڕووی تەکنۆلۆژیەوە بڵێن ئەمە هاکێکی ئێڤڵیە. هەمیشە من ئەمە موچووە هاکردن ئەشێت بۆ کارێکی باش بێت و هاکردن هەنێ حاڵەتە ئەشێت بۆ کارێکی خراپ بێت. بۆ یەکان ئەتوانین وا بڵێن هەموو هاکێک شەیتانی نییە. خۆ لە ڕاستیە لەسەر بنەمای هاکردن ئەگەرمان ئەم پۆڵێنە دروستکەین ئاخۆ هەموو هاکێک هاکێکی باشە یاخود خراپە. ئەکرێت باوا بڵێن هاکەرەکان دابەشەکرێن بۆ سێ ئاست. ئێمە هاکەرێکمان هەیە ناوەبرێ بەچی وایت هاکەر، هاکەرمان هەیە ناوەبرێ بە بلاک هەمانە گرەیە لەم نێوانایە. هاکەرە سپیەکان کامانە؟ هاکەرە سپیەکان ئەو با بڵێن ئەو کەسانن کە هاک ئەەکەن بۆ توێژینەوەیەکی زانستی، هاگەکەن بۆ ئەگەر هات و دووسپی سیستەمیشان دروست کرد ئەم سیستەمە بزانن لە داهاتوە کەلێنەکانی کامانن وە چۆن چارەسەری بکەن وە چۆن گەشە بن بەستەمەکان تاواکو لە ڕووی سکیورتۆ لە دووسپی لە داهاتوە پێکێشە بن بەرامبەر بە هاکەرەکان. ئەکرێت کەسێک هاکات تێسەرێک بێت پێوتێ پێنتەرێشن لە دنیای زانستی ئەکادمی بۆ سکیورتی واتە هاکەکە تاواکوێ بزانێت ئاخۆت ئەو ستەمانی بەرهەمهێنرێن ستەمێکی دروستن یاخو نادروستن لە مەرحەلەی تێستا هاکەکات. ئەکرێت هەنێ حاڵەتشە
ئەم هاکە بۆ حاڵەتێکی توێژنەوە وەکو باسم کرد باش ئەمە سپیەکان ئەوانی بەرامبەر بەوە ئێمە بلاکمان هەیە ئەم شخصانە نەخێر بە پێچوانە هەنێک جار ناویشە برێن بە کراکار ئەو شخصانن مەبەستیان لێرە تەنها ئەوەیە کە چۆن هەڵکردنە سەر با بڵێن سیستەمەکان بۆ مەبەستی تایبەتی خۆیان یاخ بۆ مەبەستێکە لە باگراوندە مەبەستێکی دروست نییە لەوانەیە تێکدانی زانیاری کەسکە زانیاریەکانی بەرامبەر بێت لەوانێت زیندی زانیاری بێت لەوانێت سپای بێواتە جاسوسیکردن بێت لەسەرچی لە سیستەمەکانی بەرامبەر لەوان ئەم دوانەشە هاکەرێگەیە کە ناوەبرێ بەگرێی کە کەوتە نێوان سپیەکەەوە لەگەڵ چی لەگەڵ ڕەشەکە هەنی حاڵت بەرەو چاک ئەچێت و هەنێ حاڵت بەرەو خراپ ئەچێت یاری ئەکات دواتە چاکەکارەوە خراپەکاریشە لەسەرم هاوکێشێ بۆ پرسیاری پێشووترێت مەرجنی هەموو هاکەرێک ئیڤڵی بێت دواتە شەیتانی بێت ئەکرێت هاکەر چاک بێت و ئەکری هاکەر خراپ بێت دەکرێت لەم نێوانە وەکو مسلوکی کە لە ژیان ڕۆژانەیە یاریکات بەرەو چاکەوە هەروەها چی بەرەو خراپەش بڕوات باش ئامۆستا جەنابتان پسپۆڕن لە بواری تەکنەلۆژیای زانیاریە لە هەرێمی کوردستان کام گروپ لە هاکەر بڵاوە ئەتوانم وا بڵێم لە هەرێمی کوردستانم دیاردەیە هەیە کام گروپ ناتوانم من ناوێک بنێم لە ڕاستیە جێگە دەست دیارە ئاخۆ لە هەرێمی کوردستان ئەم کارە ئەکرێت یاخو ناکرێت بەرکەوتنی ڕاستەوخۆتان لەگەڵ کۆمەلگا و چینی گەنج و خوێندکارە هەیە پێتان وایە کامیان زۆرتر بڵاوە بێگومان لە ئاسی حکومیە ئەتوانم بڵێم ئەمە هەیە و چینە بۆ سیخوڕیکردن تا ڕادەیەکەوەی من کە دوکمنتم لە بەردەست بێت وەکو مامۆستایەکی زانکۆ قورسە من ئەمە دیاری بکەم ئاخۆبوونمە لە چ لایەنێکەوە بە چ ڕێژەیەەکە بەڵام ئێمە دوکمنتمان لە بەردەستەوەی کە لەسەر زمانمان هێتە دەرەوە بەرپرسین لێ لە هەستی حکومی ئەمە هەیە بەڵام بە تایبەت لە بواری سیخوڕیکردنە و هەروە بە لە بواری کۆنتڕۆلکردنە لە هەستی تاکەسیا بگومان ئەمە ئێستا لە ناو گەنجەکانە بە تایبەت جۆرێک لە هاکردن هەیە کە ناوبێت بە سۆشیال ئینجینەری وەروها ئەمەل زیاتر لە تۆڕ کۆمەڵاتەکانە باوە ممکنە زیاتر بۆ لایەنی کۆمەڵایەتی ئەمە باو بێت و بۆ لایەنی تەحەدی وەروها بۆ لایەنێک بۆ لایەنی کەکەوێتە سەربارە نادروستەکەی دەرونی بەرە نادروستە دەرونیەکەی گەنجەیەک هەڵەسێم کردە بەڵام لە ئاسی گەنج ئەمە بوونی هەیە و جێگە دەستیان دیارە باش ئەوەی کە لەناو گەنجا بینرێ ئەو هاکەرانەیە کە بەڕژناوە ئەتوانم وا بڵێن من شخصی خۆم لەوانەیە بەرێکەوتنم هەبێت بەڵێ ئەم کەسانە ئەبینرێن واخۆ یاخود با بڵێن جێگە دەستیان ئەبینرێت ئەمە جوانترە هەتا چەند پەروەردە کللتور کۆمەلگا کاریگەری نەرێنی دروست کردووە لەو تاکانەیە لە دەرونی ئەو کەسانەیە تا بە دوای زانیاریەکانی کەسێکی ترا بڕۆ بەهار بچینەوە بۆ سەرەتا بۆ پێیکەوتم مەرجنی هەمووان باریشین دەرونی نادروستیانە بێت من شخصی لەوانێ هاک بکەم یاخود ئەتوانم بڵێم متابعی ئەم هاوکێشەیە لە تەکنۆلۆژیا بکەم وەڵام مەرجین لە ڕووی دەرونیەوە من ناگونجاوبم و نەگونجاوبم بۆ مجتەماعی یاخو کاریگەریشی نادروستی مجتەماعم لەسەر بێ بۆ یەکەم ئیشە بکەم ممکنە پاڵنەرێکی زانستی هەبێت تاواکۆمە من وەکو پسپۆرێک لەم وارە جموجۆر کەم تاواکو داتایەک بە شوەیە کۆکەم منش وەکو کوردێک بوونم هەبێ بۆ دووسبەی بۆ پارێزگاریکردن لەو تەکنۆلۆژیا بڵاو بێت بەڵام ئەگەر بکڕێنەوە ڕێگە دروستەکەیانە بڵێن ئەگەر بە ڕێگەیەکی لار و شەو تا بڕۆی هەر زانیاریەکە دەستکەوە پێ دوانە زیانەکەی زیاترە لە سوودەکەی زۆر ڕاستە هەنێک لە زانیاری مەرجنیە بە طریقە دروستەکە هەمیشە دەستکەوێت یاخود بتوانین ڕێگەت پێ با بڵێن وات پێت بڵێ ئەستی دنیای نەک لە کوردستان ڕێگەت پێت بدرێت تاوەکو تۆ پێی بکەیت لە کۆچایەگەر بچمەوە بۆ پرسیاری یەکەمەت ئەتوانین وا بڵێن بەشێک لەم هاکەرانە یاخود لەم گەنجە هاکەرانە توان بڵێم نیوە هاکر یاخود هاکر چونکە ئاستەکان لە ئاسێکی زۆر پێشکەوتوانی بە شوێکان بەڵام ممکنە لە ئاسی تا کەسێک چەند کەسێک هەبێت ئەتوان وا بڵم کەساتیانە لە ئاسێکی زۆر بەرزاکە لە نێوان تەمەنەکانی 14 ساڵ بۆ 7 ساڵەیە بەشەیەک لە شێوەکان هیچی فەرق نییە لەگەڵ هاکەرە لوبنانیەکان وەروها هاکەرە جەزایرەکان کە جێگە دەستیان لەسەر ناوەڕۆکی داتەبیسەکان و وەروها وێبیسەکان کۆمپیوتەرەکانی ئەوروپا هەیە بەڵێ بەم شێوازە هەمانە لە تەمەنی 4 بۆ 15 ساڵ پێم وایە بەریەکەوتنی تەکنۆلۆژیا بۆ ئیستیعابە خێرایە وەروها فوزولیەتی هەنێک لەو گەنجانە بەرامبەر بوو بەریەکەوتنی کە هیانە لەگەڵ تەکنۆلۆژیام گەێنە تا ماسەوە هەنێکشان ممکنە بەبەخت بن گەنجێکی لادەری لێ دەرچێت لە داهاتوە ممکنە لەوانەیە گەنجێکی جوانیشی لێ دەرچێت وەکو کیڤنمان هەبوو کە ئێستا ڕاوێژکاری سکوریتی یەکەمی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکای و باشترین کەسە بۆ پارێزگاری لە داتا و زانیاریەکان یەکەم بەرگریەکەی هەستەکەم شەرعیات هێن بەرهەمێکی باش لە بەردەستە هاتاوەکو بەو شێوەیە بڵێ کە ڕەنگە ئامانجێکی باش و نەتیجەیەکی دروستیە لەوانەیە قورس بێ من وەکو نمونەیەکی باش لە بەردەستی لەوانەیە قورس بێ بۆ وەکو من وەکو ماوەسایکی زانکۆ تەواو لە ئاسکی بەرگریام شتە بین منم شتۆکو زانست تەماشاکەم چونکە من بۆ خۆم وەکو دەروونەکەی خۆم لێ شێمەوە لە کۆتایمە پێویستمان بە گەنجە بێت لە وڵاتەکە دووس بێگەر بینە وڵاتێکی تەکنۆلۆژی ئینشاءالله کە ئەم شتە ڕوون نییە و دو دیارش نیە بۆ پێی جوان نایبینم بە شێوەیەک لە شێوەکانی مش پێویستمان بەم جۆرە کەسایەتیانە هەیە تەنانەت ببوورە ئەتوانین بڵێن پەروەردەیان کەین و پشتیان بگرین بیان گەێنین ئاسێک تاوەکو دووس بێ مامۆستا هەز ناکەی هاکەکانی ئێرە تەداخولکردنە لە ژیانی تر ماڵوێرانکردنە سەر لێ شێواندنە ناوزەڕاندنە ئیهانە
بەیانە پێکردنە ئەمە نبینی لە کۆمەڵگەی کوردی پارێزگاریکردنە لە مەسائلی کۆمەڵایەتی کەسەکان لە مەسائلی سیاسی کەسەکان دوایە بەلایەنە زۆرینەکەی پارێزگاری لێگە هەتاوەکو بیشکێنە نەخێر ئەتوانین بڵێن حەسی بەو کەلتورە وەروهاو باگراوندیە با بڵێن پەروەردەی کە گەڕێتەوە بۆ مجتەماعی کەم شخصانە دروستەکات بەرامبەر بەلایەنی یاسایی بۆ تەکنۆلۆژیا خۆت تەکنۆلۆژیا و لەگەڵ یاسا پێکەوە ڕێکخراون تاوکۆم کەسانە تو کۆنتڕۆڵ بکرێن گەر کەسێکی خراپەکارێتن وەکو ژیان و ڕۆژانە لەو کاتە دەستیان بگیرێت و بڵێ لەوە زیاتر بۆت نییە ڕاستە تۆ لەم تەکنۆلۆژیا پێشکەوتویت ڕاستە ئەم تەکنۆلۆژیای ئەزانی بەڵام بۆت هەیە بەم سنوورە بەکاریبێنی وەکو هەموو وڵاتیشی دنیا ئێمە کێشەمانەوەی تاوکو ئێستا لە یاسای پەیوەندیەکانە چەند یاسایەکی بچووکمان هەیە قەچەکە بە من هاکەر بم با من سکوریزانێک بە بەڵام بەرامبەر بەوە لە دنیای یاساییمانە لە دادا ڕێگەمان لێ بگیرێت لەمە زیاتر سنوورت نییە تۆ سنوورەکان بزانین زۆرتر بۆ کچانە لەلایەن بەشێک لە قورآنەوە بنە قوربانی دوجارایە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ئەوەندە دیموکرات و سکۆلارە بتوانێت ئەمە قبول بکات نەخێر ئەمە تۆزای ئەتوانم من بڵێمە ئەسڵان قسەم هەیە لەسەر تەکنۆلۆژیا بۆ یاخۆ تەکنۆلۆژیای ئێمە وەکو بەکارهێنن دروستین یاخو نادروستین کۆمەڵگەی ئێمە بەدەنیە لەو کۆمەڵگەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئەتوانین با بڵێن نێچیری یەکتر کە پارێزگاری لە زانیاری بەرامبەرەکانیان لەوانی خۆش ئەتوانین بڵێن نێچیری یەکەم بەتایبەت لە تۆڕە کۆمەڵاتەکان من دکومنتم لای ڕۆژاڵە پەیوەندیم لەگەڵە ئافرەتانن چینی با بڵێن کچانن بوونەتە نێچیری یەکەم وەکوی لە کۆمەڵگەی ئەمە هەروە نێچیری یەکەم بوون لە بابە کۆمەڵاتیە نا تەکنۆلۆژیاکەش نەک تەکنۆلۆژیاکە بەرامبەر بەوە ئەتوانین وا بڵێن لەو کۆمەڵگەی کە تەکنۆلۆژیا بە ئیستیعابێکی نادروست ڕەوانە کراوە وەرگیراوەکەوەی کە چۆن فاردنەیەکەم ئەتوانین بڵێن بەکارهێنەریشی نادروستین خۆ لە دنیای تەکنۆلۆژیا بە ئاماژەت بەوە کە ڕەنگە ئامانجێکی دروستی هەبێ نمونەیەکی بەردەستەیە لای جەنابەت کە نمونەیەکی دروست بێ لە ئەنجامی هاکردنەوە زانیاریەک دەستکەوتێت بۆ نمونە گۆڕانکاریەکی بۆ نمونە لەوانەیە من یاخۆ شخصێکی کە تەلەفۆنی بۆ کراوە بچووترین درو ینی ئاسانیە من ئەتوانم بڵێم لەم بابەت جموجۆڵێکم هەیە تا ڕادەیەک لەوانە جێگە دەستم هەبێت یاخۆ نەبێت هیچ شتێکم بەجێ نەهێشت بێ بەڵام لە کۆتایە لەم وارە من ئەتوانم قسەیەکم هەبێت کرێت تەلەفۆن کرابێت بۆ من یاخود هاوشێوەی من بۆ نمونە لە ئاسی کۆمەڵاتێکە کە ئاسێکی زۆر بچووکە بە هەموو شێوازە سەلمێنراوە ئەم شخصە بۆتە نێچیر فریای ئەم شخصە کەوتوی هیچ نەبێ نەبووتە ئەوەی کە لە مجتەمەعەکەمانە وەلا بنرێت لە ڕووی کۆمەڵایەتی و بچوو بکرێتەوە تا ئەوەی کە عایلەکەی هەڕەشەی کوشتنی لێکە تۆ فریاکەوی لە کوشتن دەریهێنیتەوە لە قەزەیەکە بۆ نمونە لە مەسائلی یاساییە زۆرجار ئەم شخصە تاوانبار کراوە بە شتێک پەنابرێت بۆ تۆ توانیم شتێک لایکی تۆ بە شێوەیەکی زانستیانە بەڵێ بێگومان تا چەند لە هەرێمی کوردستانە هاکەری بیانی و دەرەکی هەیە هەرچەند ئاسانیە من وا بڵێم ئایا لە کوردستانە تا چەند ڕێژەیان هەیە خونا بەڵام بە پێی جێگە دەست بێگومان کەسان هەن لەم بوارە جەم و جوڵیانەیە هیچ نەبێ لە ڕێسی ئەو سیستەمانی کە لە دەروی وڵات سەندراون و بەکاری هەندرێت لێرە ئەگەر بێت و ئەوانیش دەبن کەسانێک لەلایەن ئەمانەوە پەروەردەکراون تەواوکۆچی بەکارهێنەری جۆرێک لە سیستەم من کە لەم بوارە جێگە دەست بەجێ هەڵە کەسێک چۆن بزانێت کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک بێت تویتەر بێ ئینستا بێ هەر شتێکی تر بێ کە هاک ناکرێت چۆن بزانین هاک کراوە باوە بڵێن یان ئەگەر هەوڵی هاکردنیشی بدرێ نەک بەتەنە هاکرابێت زۆر ڕاستە خۆ لە ڕاستیە هەموو ستەمێک هەرچەندم بابیشی قوڵەکە ناتوانم بە چەند کەلیمەیە بیبڕێنەوە بەڵام ئەگەر بچووکێنەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆی ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان چەند لیڤڵێک لە سکیوریتیان داناوە بۆ بەکارهێنەرانیان تاواکۆی بەکارهێنەرانیان بە شێوەیەکی ئیستیعابێکی دروست زۆرها بەبارێکی دەرونی باش ئەم تۆڕانە بەکاربهێنن ئەتوانین وا بڵێن ئایا بەکارهێنەران ئەتوانن درک بۆکەن ئاخۆت ئێستا کەسانێک هەن تەداخولیان کرابێت و لەلایەن ستەمەکەەوە ئەم زانیاریان پێ بدرێت بێگومان بۆ نمونە تۆڕێکی کۆمەڵاتی وەکو تویتەر یاخۆ فەیسبوک بەتایبەت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و کوردستانی عراق بەکارهێنرێت خزمەتگوزاریی بەم شێوازەیەوە ئەگەر من بێمە ناو هەژمارەکەی تۆ ڕاستەخۆ لە ڕێگەی و خزمەتزارەوە من نەزانم ئەمڕۆ تۆ کەی هاتوویتە ناو هەژمارەکەی منەوە ئەوواتە کەی هاتوویتە لە ڕابردۆ ناو هەژمارەکەی منەوە و سعات چەند هاتووەوە چه ئایپێک تۆ هاتوویتە ناو هەژمارەکەی منەوە و باوا بڵێن بە چه جۆرێک لەو بڕەوسەرانە تۆ هاتوویتەوە چه جۆرە پەریسیستەمێکت بەکارهێناوە واتە ئەگەر تەنها تۆزی کەسێکی وشاربی لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان وەرە خودی خزمەتگوزاریەکەی وەکو تۆڕێکی کۆمەڵاتی فەیسبوک کە تۆ بەکارهێنی ئەو خزمەتگوزار بەشە خزمەتگوزاری کە لە بواری سکیوریتی بە تۆ بەخشراوە ئەمە بەکاربێنی بەس بۆی بزانی کەسی بەرامبەر هاتووەتە ناو هەژمارەکەی تۆ یاخود هەر لە بەشی سیتینگی من نامەوێت بێمە سەر ئەم مەرحەلانە بڵێم بە مەرحەلانە بڕۆ بەڵام لە کۆتایە گەر تۆ مەبەست بێت لە تۆڕە کۆمەڵاتەکەی لە ناو هەژمارەکە لە بەشی سیتینگ لە بەشی پرایڤسی سکیوریتی تۆ بەشێکت هەیە کە بەرپرسەلەوەی ئەوە دیاری بەرپرسەلەوەی ئەو هەنگاوانە دیاری بکات بۆ چۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان چی هاتووتە ژوور و کەی هاتووتە ژوور و چی کردووە چی نەکردووە مامۆستا زۆر باز لە هاکردنی ڤایبەرەکرێ باواز لە فەیسبوک و تویتەر و شتانە بێنین ئایا ڤایبەر هاکەکرێ بێگومان من ئەتوانم وا بڵێم هەمیشە مەستەڵەحم دەربڕێەوە لە چەندین کەناڵی فەزاییتر بۆ
نمونەگەر من پێشتر مقابلەکەم یاخود لە دەستنووسی خۆم یاخود لە ڕابردووە یاخود لە محاضرات بێ هەمیشە من بەرپرسم لەما شتێک نەبوو لە ژیانە بەناوی سکیوریتی بێ بەتاوێت سکیوریتی بۆ تەکنۆلۆژیا لەوانەیە من پێچوانێ هەنێک لەو بەرڕێزانم یاخود لەو کەسایەتیانەم کە لە ڕابردوو ئەزمونێکی زۆر بەهێزان و خەبیرن و پسپۆرن و پرۆفیسۆر و بەرحاڵم بابەتە داهێنەری بابەتەکەن بەڵام لە کۆتای من هەمیشە وەموت و شتێک نیە بەناوی سکیوریتی تەکنۆلۆژیاوە بە مطلق نیە 100% باوەڕ یان بەڵگەیەک هەیە هاکەکرێیان من پێشتر وتم وەکو کەسێک لەم بوارەکە مامۆستایەکی زانکۆ چەند مستەڵح زۆر بەکارێنن باش نابێت لەسەر مەکوێ دەگروشەیە کە دەری بڕم لەژێر یەقینی دوکومنت و وەروها دوکومنتی ئەکادمیە نەبێت من هەمیشە وام وتووە ئەشکێنرێت گەڵا پەرداخێک بەڵام بە چ وەزنێک بە چەند کات ئەخۆت کەس هەیە ئەوەندە هۆشیار بێت دەسم بگرێت و چەنی ئەوێت بۆ ئەوەی ئەم پەرداخە بشکێنرێت و چۆنی بشکێنرێت لە دنیای سیستەماشیە سیستەماتیکیا بۆ تەکنۆلۆژیا ئەمەش هەر بە هەمان شێوازە شتێک نییە بەناوی مۆتڵاقان سکیوریتی ئەلکترۆنی ئەشکێنرێت سیستەمێک بەڵام چەند کاتێت ئەگەر ئەمە بچووکەمەوە بۆ پرۆگرامیشی وەکوچی بۆ نمونە ڤایبەر بێگومان هەر هەچێتە چوارچێو ئەو سیستەمانی کە دیجیتاڵین وەرپێوترێت تەکنۆلۆژیا بێگومان ڤایبەر طریقی زۆر ئاسان هاکەکرێت ئەسڵا ئێستا کۆمەڵی سیستەمی ئۆنلاینمان هەیە کە ئەشێت پێشتر ناوم بردوون بەڵام ئێستا بە باشی نازانم ئەمە بڵاوکەمەوە لە ناو مجتەمەعا زۆر بە ئاسانی ئەتوانی وا بکەیت نەک ڤایبەر وەتسئەپ و وەروها ماسنجەری فەیسبوک و تەواوی سیستەمە چاتیەکانی وەکو سناپچات و وەروها ئەوە ئەمانە هەر هەمووی پێکەوە هاک بکرێن و کۆنتترۆلی موبایلەکە بکرێت چکۆم بەشێکە لە موبایلە پرۆگرامە ئەشێت بە شێوەیەکی لاوێکی لەسەر دیسکتۆپ یاخود تابلێت یاخود باشترینیان هەرچەند پێم باش نیە بکەومە سەر ناوهێنانی فلانە جۆری موبایل بۆ نمونە فلانە جۆریان بۆی نەبێتەوە بابی کە پێوتی دیعایەک لەسەر جۆرێکی جۆرایەتی موبایل نازانم ئایفۆنە گەلەکسیە بلاکبێریە نازانم سامسۆنگ چی ئەمانە گرینگە لە من لەناو ئەمانە بۆ من نخبەیەکێک کە لە دنیای سکیوریتیا زۆر ناوابرێت بۆ من فلانیان ئەڵیان زۆر بەهێزە لە بواری سکیوریتیا بەڵام لە کۆتایە ئەمەش هەزاران کە هاوکێشە هەیە بۆ نمونە فلانە جۆریان لە وڵاتی قەتار فلان فیسارە جۆریان لە وڵاتی سعودیە باشترین جۆرن دەیلوێ واناو ئەهێنرێت ئەڵێ 180 جاسوسیکردن لەسەر هاندهێڵ دیڤایسز واتەوە ئامێرانی کە بچووکە نەخرێنە گیرفانواتە موبایلەکان لەلایەنە وڵاتانەوە ئەکرێت کەواتە لە کۆتایە باشترین جۆری تەکنۆلۆژیا لە ڕووی هاردوێرەوە زۆرترین سیخڕی بەسەرەکرێت لە کۆتایە شتێک نییە بەناوی ئەوە بڵێن باشترینیان بەڵام ئەتوانم وا بڵێن تا ڕادەیەک هیانە باشترە باشە پێی دوانیە زۆری قوربانیەکان کەسە سادە بێدەسەڵات و پلە و پایەکان نین بەڵکو بە پێچەوانەوە کەسە باڵا ئەم ڕێژە زۆرەکە ئەم هەیە بەڵام بەرامبەر بەوەش کەسایەتیمانەیە لە ئاسی زۆر بەرزە بچووکی نمونە ئەوەی کە بەرامبەر بە ڕاوێژکاری ئەڵمانیا کرا لەلایەن سناودنەوە ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە کە لە نێوان استخباراتی با بڵێن ئەڵمانیا وەروهای استخباراتی با بڵێن ئەمریکاوە ڕوویە بێگومان لە ئاسیی بەرزیشە ئەمە هەیە بەڵام لە کۆچایە ئەوانەی کە نێچیری کۆچین و زۆرترین بریتین لەو کەسانی کە هۆشیاری جوانیان نیە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئایا ئەمە بە ترسناچی هاگرێن نەخێر تەنها بەکارهێنرێن ئێمە لە زمانی ئەکادمیا پێڵێن بوتنێت واتە لە کات کە تۆ کەسێکی زۆر سادەی لە مجتەمع خێرە من بۆچی تۆ هاکەم بۆ نمونە ئەمڕۆڵێم هەزاران کەس لە مجتەمعی کوردیا هاکراوە بێ ئەوەی ئاگابن لە کاتێککە هیچ کامیشیان لە ڕووی سیاسی وەروە لە ڕووی کۆمەڵاتی هەروە لە ڕووی بۆ ئیستیغلالکردنی کەسانێک بۆی پارە و سامانیان دەستکەوێت لە کەسانێکی ترەوە تا چەند هاکردن هەیە بۆ کەسانە لە وڵاتانی دنیای تەکنۆلۆژیا بێگومان ئەمە بە ڕێژێکی 180ە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بۆ ئێمە کەمترین بەکارهێنەری تەکنۆلۆژیای دروستین با بەمانە ئەکادمیەکەی ئێمە دنیای مادیمان واتە دنیای بازرگانیمان لەژێر دنیای تەکنۆلۆژیانیە بەڕوونچر وا بڵێن کەمترین بەکارهێنەری کریدیت کارتمانەیە لەگەڵ ڤیزا کارت واتەوە کارتانەی کە بەرپرسن لە هەڵگرتنی پارە بە شێوەیەکی تەکنۆلۆژی مەبەستی من ئەوە نەبوو کەسێک تخاوانی هەندێک تایبەتمەندی خۆیەتی لە هەر شتێکی خۆی بێ کەسێک ترێ هاکیەکە لە بەرامبەر ئیستیغلالیە کاڵێ ئەگەر ئەوەندە پارانەی بە من بۆ نمونەوێنەکانت ڤیدیۆت ئەو شانت بڵاو بەم شوازە پرسیارێک تێنەگەشتوان تێگەشتم کە ئافۆ وڵاتی ئێمە بۆ مادی چەند هاکەکرێت بۆ پێکەم کردی کارتمان نەبوو ناتوانین بڵێن هاکردن بۆ مادەیە بەڵام بەرامبەر بەمە بەڵێ بێگومان هەڕەشەکراوە لە شخصەکان من ئەمە لە دوکمنتی فەیسبوکەوە دوای ڕیکۆردمان کردو کاپچەرمان کردو هەمووی هەڵگرتووە ڕۆژگارێک بێ من بکەم لە بوکێکەمانە وەکو کەیس ستادی ئەگواتە وەکو نمونەیەک باس بکەم لە کۆتایە بەڵێ شخصیت هەیە لە ناو شاری سلێمانی هەڕەشەی لێکراوە داوای 4 دەفتەر و 8 وەرەقی لێکراوە یەکەمین قسە ئەوەی
ئەگەر بێت ناوینا بەڵام کێ بووە خەڵکی چ شوێنێک بووە ئەشێت لەوانەیە گەنجێک بێت ئەشێ کەسێکی ڕێکخراوی بێ بەڵام لە کورتەیە ئەوەی کە ئێمە شوێنی کوتین بەڵێ کورد بووە لەناو بیئی کوردیا بووە ممکنە ئەو لەم شارە بێت و لە شارەکەی کە یاخۆ لە هەمان شار بێت لە دوایە ئەم کەسایەتیە گەیشتوتە مەرحەلەیەک جێگە دەستی دەرکەوێت و وەرها شوێن کەوتنی باش لە ڕووی یاساوە سزای ئەو کەسان نادرێت لە ڕووی یاساوەوە بێگومان بەخرا بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی هەمیشە باگراوندێکی یاسایی بەسەر بەڵام وردەکاری تاو نەدراوە لە دنیای یاسایی ئێمە ئەوەی کە لە پەرلەمان کە لە ڕابردووە لە سەری دراوەخۆی لە ناو حکومەتە هەیە بەڵام تقریبا ئەتوانین وا بڵێن کۆمەڵی یاسامانەیە کە زۆر گشتگیرنین و زۆر وردەکاریان نەکراوە. باش مامۆستا دواوتەی جەنابەت چی ئەگەر زیاتر ڕێنمایی ژێ سپاس دەکەین؟ لە کۆتایە من ئەتوان وا بڵێم دنیای سکیوریتی و هاکردن بە زانست دەزانم و بە باشی ئەزانم بێگومان زانستمانەوە ڕای تۆیە؟ ئەوە ڕای منە. ڕەنگە چەندین ڕای پێچەوانە شەوێ بەرامبەرەوە. لە کۆتایم ڕێی خۆم دەرەبڕم ژوان خان. زانستە وەکو زانستە خوێنرێ لە هەموو زانکۆکانی جیهان و زۆر هەوڵیەوەیم کە من وەکو زانست تەماشا بکرێت لە دنیای ئەکادمیەوە بکرێتە زانستی بکرێتە قۆناغی هاکردن ئەخوێنەیان چارەسەری هاکردن سکیوریتی باسم لەو شەی سکیوریتی لێرە هاکردن هێتە تەنێشتی لێرە دەردێک هەیە چارەکەی هەیە بۆی ئەو شتە تۆزە تون وەری نەگری وەکو هەروەکو یان ئارتی منە سا لێرە ڕوونکردنەوەیە کە ئەم هەروەکو بینەرانیش ئەو کاتی کە دەرد و بەڵا بێت چی لێکی وازی لێنی بۆ نمونە ڤایرۆسێک بڵاو بێت لە دنیای بایۆلۆجیا چارەسەرەگەڕێکەوە ئایا هاتووەکو ڤایرۆسی ببینین بۆ دوای چارەسەر هەربزۆ بە ئاکادمی ئەم شتە بە لۆجیکی بخەمە بەردەست ڤایرۆسە بڵاتە بێتەوە بڵاو بێتەوە لە دنیای بایۆلۆجیا باوەز بێنێ لە تەکنۆلۆژیا ڤایرۆس وازی لێنی بڵاو بێتەوە دنیا خوات نازانم چی مجتەمەعێک لە ناوبان نەخێ لێرە ئەو کەسانی کرد بە هاوپەیوەند لەگەڵەمە علمی شیما علمی ئەحیا علمی نازانم تۆپ هەمووی شوێنی ئەمەکەون و کۆمپانی هاوپەیوەندەکان و حکومەتانی کە توانای ئەمەیان هەیە تاوکو چارەسەری ئەم کەسە ئەم ئیشە بدۆزنەوە بە کێ دۆزنەوە لە سکیوریتی ئەحیا ئەمە ئەدۆزرێتەوە لە دنیای تەکنۆلۆژیاش وایە یعنی زانستە سکیوریتی هاکردن هیچ جێگەی شەرمکردنی وە جێگەی ترزنێتەوە باسیکەیت بەڵام چۆن باسێکی داخۆ مجتەمع بەرەکوێ ئاراستاکەیت ئاخۆ تۆ بەرپرسی لەوەی کە دەری ئەبڕیت ئاخۆ دوانی کە یان کەیتەوە بەرهێن لە بەردەستی خۆت بە چ بەرپرسیارەتێک و بە چ ڕەوشتێک و پیانە گەێنیت لە کۆتایە ئەگەر ئێمە وەکو زانست تەماشای سکیوریتی نەکەین و شوێنی نەکەین بۆ حاڵەتی کە ئاخیرەم وشە ئێمە ئاماژەمان پێبووشتەکە لە مجتەمع ئەمە پشتڕاست بکرێتەوە لە کۆتایە ئەگەر ئێمە واز بێنین لە دنیای سکیوریتی جاخۆیرە بێتە دنیایەکی غابات بۆ تەکنۆلۆژیەوە هەموو شتێک نازانەوە پێڵێن سەرسەر خواردنەوە لە دنیای مجتەمعی ئەکادیمیا زانستەماشایەکەی سپاس بۆ مامۆستاکاران مستەفا پسپۆڕی تەکنۆلۆژیای زانیاری و مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس من هاوڕانیم لەگەڵ جەنابەت زۆر کەس هاوڕانیە بەڵام کەسانێک هاوڕان لەگەڵ